ئەمڕۆ موچەی مانگی ئەیلول دابەشەکرێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی دابەشکردنی موچەی ڕاگەیاند و بە جۆرەی خشتەکەش ئەمڕۆ دەست بە دابەشکردنی موچە کرا و ئەمڕۆ موچەی وەزارەتی تەندروستی دابەشەکرێت و بە مانگەش بەپێی دابەشکردنی موچەی خاننشی پێشمەرگە پرۆسە با بەڵێن پرۆسەکە کۆتایی پێدێت. لەسەرم پرسا ئێمە میوانێکمانە بێت ئەویش مەولود سابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکانی هەرێمی کوردستانە. بەڕێز مەولود ئەم کاتت باش دیارە دابەشکردنی موچە دەستی پێکردووە، بەڵام ئەوەنەیە زانرێت لە بەغداوە بڕی تەواوی ئەو پارەیە بۆ هەرێمی کوردستان یان نەخراوەتە سەر هەژماری بانکی هەرێمی کوردستان. چاوەڕێکرێت کەی بڕی پارەی تەواو بۆ دابەشکردنی موچە بخرێتە سەر هەژماری بانکی هەرێمی کوردستان. ئەو کاتتان باش، زۆر سپاس لە بۆ ئەو دەرفەتە. زۆر سپاس. ئێمە لە ئەو حسابەی کە هەمانە وەکو وەزارەتی دارایی لە بانکی ناوەندی عێراقی تەواوی پارەکە خراوەتە سەر ئەژمێری وەزارەتی دارایی و ئابووری و ئەوڕۆ بەیانی و ئێستا فەرمانبەرانمان تیمی ئێمە وەکو بانکە بازرگانیەکان لە بانکی ناوەندی عێراقین و پارەکە بە تەواوی 700 میلیارەکە وەردەگرن. زۆر باشە. کەواتە دوێنێ ڕاگەیەنرا کە تەنها 250 میلیارد دینار خراوەتە سەر هەژماری بانکی، بۆیە بۆ پرسیارە دەستم پێکرد مادەم بەڕێستان دوێنێ هەموو پارەکە خرا سەر ئەژماری وەزارەتی دارایی هەر دوێنێتەوە بوو ڕێکارەکان. زۆر باشە. کاک مەولود، ئەم بڕی 700 میلیارەی کە وەکو قەرز خراوەتە سەر هەژماری بانکی هەرێمی کوردستان دوا قەرز بوو. کۆمەڵە ڕێکار گیراوەتە بەر کە بۆ ئەو سێ مانگەی کە ماوە ئێوە پێتان وایە ینی بە هیوان کە بتوانرێت ئەو گرفتە چارەسەر بکرێت وەک ئەوەی هەرێمی کوردستان داوایەکات؟ تەمان ئەو گرفتە بە خۆتان دەزانین تیمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جارێک سەردانی بەغدای کردیە لە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە و ناردنی ئەو 700 میلیارەی کەماوە. بەڵام ئایا دەرەنجام و نەتیجەی چ بووە هەتا ئێستا بەڕاستی من ئاگادار نیم، بەڵام دڵنیا من حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکات لە بۆ ئەوەی کە ئەو 700 میلیارە وەربگرێت، چونکە مافی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە شایستەی دارایی خۆمانە. ئێمە بودجەمان لە بۆ ڕەوان ناکەن، بەڵام ئێمە داوای تەواوی موچەشمان نەکردووە، چونکە تەواوی موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 943 میلیارە، ئەوان لە زیاتی 943ەکە 700 میلیار بۆ ئێمە ڕەوان دەکەن. کەواتە ئێمە داوای مافێکی ئاسایی خۆمان دەکەین کە ئیستحقاقی خۆشمان نییە، چونکە ئێمە زیاترە وەکو باسم کرد. بۆیە پێویستە حکوومەتی بەغدا، حکوومەتی ئیتیحادی بە زووترین کات ئەو 700 میلیارەش بۆ ئێمە بنێری بۆ ئەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو موچەخۆرانی بەغدا موچەی ئاسایی مانگانی خۆیان وەربگرن. کاک مەولود، ئەمساڵ چەند موچە دابەش کراوە و حکوومەتی عێراقی چەندی ناردووە بۆ دابەشکردن؟ 9 موچە دابەش کراوە تاوەکو ئێستا ئێمە توانیمانە ئەوە مانجی نوۆیە، موچەی مانجی نوێ ئێستا دابەشی دەکەین. ئەوە تاوەکو ئێستا ئێمە توانیمانە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان 9 موچە دابەش بکەین. بەڵام من شتێک لێرە بۆ ڕای گشتی باز دەکەم بەڕاستی با خەڵک بزانێ، هەتا وەکو نەوت لە بەردەستی خۆمان بوو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکی مانگ تاوەکو 4 مانگ موچە بە ئاسایی خۆی دەڕۆیشت. گرفتی ئەو سێ موچەیە کە ئێستا دەمێنێتەوە بەغدایە. حەز دەکەم با خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆران مامۆستایان بزانن کە هەتا نەوت دەدەست خۆمان بوو مانگانە 740 میلیار دینار لە ئارتی بانکەوە ئێمە وەرمان دەگرت و دامەشمان دەکرد بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵام کاتێک کە نەوتیان ڕاگرت، ئیتر بە خۆتان دەزانن بودجەشیان ڕاگرت. ڕاگرتی نەوت لەلایەن بەغداوە و ڕاگرتی بودجە لەلایەن بەغداوە بۆ ئەوەیە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بچووک بکەنەوە. بەڕاستی ئەوە سیاسەتی شۆڤینی حکوومەتی بەغدایە، ئەو کانەی کەەوە لەوێ کار دەکەن بەو شێوازە بۆ گسکەکردنەوە و لاوازکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە بەڕاستی ئێمە ئەو سێ مانگە نەماتوانێت موچە بدەین. بەڵام کاتێکە نەوت و داهاتی نەوت لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان بە بێ گرفت، ئێمە مانگانە و لە کات و ساتی خۆیدا موچەمان دابەش دەکرد. بۆیە با بێ خەڵک بزانێت کەەوە ئەو نەوتەی کە ڕادەستمان کرد لە زیاتەوەی قازانجی لێ بکەین کە خەڵکێکی زۆر دەیانگوت ئێوە بەس نەوت ڕادەستکەن ئیتر موچە چارەسەر دەبێت. فەرمووی ئێستا نەوتیان لەبەردەستە، داهاتی هەرێمیان لەبەردەستە، هەموو داهاتەکان ئێستا لە بەردەستی حکوومەتی هەرێمی لە بەردەستی حکوومەتی ئیتیحادیە، بەڵام ئامادە نین
شایستە دارایەکان وەکو موچەخۆر بدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی بتوانین ئێمە ئەو موچەیە کە هەیە ماگانە وەکو فەرمانبەرانی بەغدا وەری بگرین حکوومەتی اتحادی. کاک مەولود ینی هەر جارە و بیانویە کێنرێتەوە بۆ تاخیرکردنی ئەو 600 ملیارەشی کە بە قەرز بۆیانە ناردین. یەکێ لەو بیانوانە بابەتی وردبینیکردن بوو لەو داتایانەی کە ئێوە وەکو لیژنەیەکیش ماوەیەک لە ناوی کارتانە کرد و تا ئێسش بەردەوام و چەند جارێکیش چوونە بەغدا. ئایا ئەو بابەتە بیانووە یان نەخێر وردبینیەکانی ئێوە تەواو نیە چۆنە؟ ئەوە بیانووە چکە نەک وردبینی ئێمە چەند جارێک وردبینی لیستی موچەخۆران کراوە، وردبینی خەرجی کراوە، وردبینی داهات کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان حەزەکەم خەڵکی بیزانی شتێکی کردووە لەسەر میزان مراجعە هاوسەنجی چاوپێخشاندن کە لە بەڕێوەبەراتی گشتی ژمێرکاریە هەموو داتایەکان بە تەفاسیلی بە وردەکاری بیحەذافریها دراوەتە بەغدا. حەزەکەم بزانن ئێستا بەغدا وەکو من و تۆ دەزانێت داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە، خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە، بە تەفاسیل بە دوور و درێژی بە ڕوونکراوەیی هەموو لە بەردەستیان هەیە. بەڵام تاقیکردنەکە تەنها بیانووە بۆ ئیزعاجکردنی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ ئیزعاجکردنی هاوڵاتی هەرێمی کوردستان. بەڕاستی بۆیە پێویستە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەوانەی کە دەسەڵاتدارن لەو حکوومەتەدا ئەبێ هەست بکەن بۆ ئازارەکە بە ئێمە دەگاتن کە بە خەڵکی کوردستان دەگاتن. هۆکارەکەشی تەنها ئەوەیە دایانەوێ بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بخەنە مەوقیفەوە و کارێک بکەن لەسەر هاوڵاتی ئێمە بۆ ئەوەی کەوا دەسەڵاتی مرکزی خۆیان بچەسپێنن لە هەرێمی کوردستان. ئەگەرنا هیچ شتێکی تر نییە کە ڕەوانی ناکەن تەنها بۆ ئەوەیە کەوا بیانوو دێننەوە کە حوسەتە تاخیر دەکەن. ئەگەرنا لە کات و ساتی خۆیدا ئەبێ بنێردرێ و هەرچی داتا هەیە هەرچی زانیاری هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەوان درراوە ئەوەی کە دەمێنێتەوە لای ئەوانیش بەو شێوەیە و خەڵک دەزانێت بۆ ئێمە پارەکە ڕەوان دەکەن. باشە 600 ملیار خەرزەکە یانی وسی 600 ملیارەی کە دانرابوو کۆتایی هات دوای ئەمە چه هەنگاوێکی تر هەیە کاک مەولود چ ڕێکارێکە گیرێتە بەر ینی بۆ ئەوەی هەنگاوەکان ئەوەیە کە بە خۆتان دەزانن تیمی حکوومەتی هەرێمی کوردستان تیمی دانوستانکار تاوەکو ئێستا بەردەوامن لەگەر حکوومەتی اتحادی لەگە وەزارەتی دارایی بەغدا لەگەر سەرۆک وەزیرانی حکوومەتی اتحادی بۆی ئەو بابەتە چارەسەر بکەن. چونکە بەڕاستی دووباتی دەکەمەوە دووبارەی دەکەمەوە پێویستە حکوومەتی اتحادی پابند بێت بە ناردنی شایستە دارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان شایستە دارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان چکۆ مافی ئاسایی خۆمانە و ئەو مافە دەبێت بدرێت. بەڵام ئەگەر نەدرێت کەم تەرخەمی لە بەغدا دەبێت. بۆیە من بەڕاستی پێم باشە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئەوان داوا لەسەر ئێمە تەزیل دەکەن چۆن ئەوان هەوڵ دەدەن کە حکوومەتی ئێمە بخەنە مەوقیفەوە ئێمەش دەبێ هەوڵ بدەین لە ڕێگای یاساوە لە هەر ڕێگایەکە بێتن بگرین بەر بۆ ئەوی بتوانین لە ساڵی داهاتوو لە یەکێکی 2024ەوە ئەبێ هەوڵی جدی بدرێت کە ئەو بابەتە بە تەواوی چارەسەر بکرێت. ئەو قانونەی کە هەیە وەکو قانونی بودجە ئەبێ هەموار بکرێتەوە کەوا بەڕاستی ئەوەشیان گرفتێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە یەکێکی 2024ەوە ئەو گرفتە چارەسەر بکرێت بۆ ئەوی خەڵکی هەرێمی کوردستان جارێکتر تووشی ئەوە نەبێتن ئایا ڕاتب هات موچە نهات تاخیر بوو یان حوسەت دێت بە قەرز پێویستە لە 2024 ئەوە دووبارە نەبێتەوە. بەڵێ مەولود سابیر بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکانی هەرێمی